بەهۆی ساغ نەبوونەوەی بەرهەمی تەماتە و کەمی نرخەکەی جوتیارانی سنووری قەزای پێنجوێن لەسەر ڕێگای سەرەکی دەروازەی سنووری باشماخگرتبوونەوەیەکیان ئەنجامدا. وەک جوتیاران باسی دەکەن بەهۆی هاوردەکردنی تەماتە لە ئێرانەوە نرخی بەرهەمی ناوخۆ دابەزینی بەخۆیەوە بینیوە و زەرمەند بوون. داواش دەکەن چیتر بەرهەمی تەماتە هاوردەی هەرێم نەکرێت. لە هەموو مەرزەکانەوە بە قاچاقیەت بارە تەماتەیە دەتەنەکە دوو تەنی گومرگ بۆکەن هەشتی هەڵوژە و قەیسی و میوەکان تری ئەکەنە سەر و بە قاچاقیەننی ئێمە ژەکو جوتیارانی پێنجێن ئیمساڵ بەڕاستی زۆر مانوین زۆر ناڕەحاتین ڕستەکانمان پارە ناکات ئەوەنە ناڕەحاتیمان هەیە ینی ئێمە بەڕاستی حکومت ئاورمان لێ ناداتەوە وەزیری کشت و کاڵ ئەبا هەمانگیەکی بۆ ئێمە بکردایە لەگەڵ فەلاعەکانی جنوبە کاتێ ڕسقی ئەوان پارە ناکاتین ئێمە لێرۆ تەماتە هەناردەکەن کاتێ ئەوان ڕسکان نامێنێ ئەوانی لێ هەناردەکەن ئێمە دەستخۆشییان لێەکەین ئەبوا ئەمان هەڵسانایم کێشیان بۆ ئێمە حەلکردا بەس بەداخۆ ئێمە حکومەتەکەمان ئەبێ هەموو ساڵ ئێمە بێنە سەر جادە و ئاوا ڕێی نەخۆش و خەڵکی داما بگرین لەسەر ئەم جادە و داوامان وایە لە حکومەت و سەرۆکی حکومەت و وەزیری کشت و کاڵ بێنە سەر خەت ئەم کێشەمان بۆ چارەسەرکەن یعنی هەموو کوردستان حساب کە بە جنوبیژۆ هەموو بە کرێکار و بە هەموو سایق و هەموو کەرتەکان و هەمی لە پێنجێنەما ئیشەتیە ڕات. خۆپیشاندەران بۆ ماوەی چەند کاتژمێرێک ڕێگای ملەکەوەیان گرت و ڕێگەیان نەدا هیچ ئۆتۆمبیلێک هات و چۆ بکات. داواشیان کرد بە زووترین کات حکومەت بێتە سەرخەت و ڕێگری بکات لە هێنانی بەرهەمی دەرەکی بە قاچاق. دەژڵێن هەرچەندە نرخی تەماتە لە بازاردا بەرزە بەڵام بۆ ئەوان ئەو پارەیە ناکات. خەڵک هەمووی تووشی زەرمەند بوو ئیمساڵ نەخۆشیێکا و خەڵک زەرەری لێکەوتو ئەبێ بێ تۆی جەنابی بێ بپرسیت بزانێ و خەڵکە لە چی مەعاناتێکایە تەماتە لە مەرزەکانەوە هاوردە ئاکرێ بەبێ ئەوەی ڕچاوی پێنجوێن کرێ بە حساب ئێوە بوار بە کەشتی کشتتوکاڵی ئەیەن یارمەتی کشتتوکاڵ بن کەچی زەربە لە کشتتوکاڵێن تەنها سێ مانگە پێنجوێن دە ڕۆژە خەڵکیشی کردوێت تازە هێشتا تەماتی ئەکسەرەتی لە ساهشتا پێنجوێن تەماتی پێ نەگەشتووە تازە پێگا کەچی کێشەی بۆ نێنوانێ هەر ڕۆژە لە مەرجێگەن و یا بە قاچاقی یا لە ژێربار و یا بە بەڕادێ. پەیام زانیوێتی ڕۆژانە لە ڕێگای دەواازە سنووریەکانەوە بڕێکی زۆر لە بەرهەمی تەماتە بە قاچاق هاوردەی کوردستان دەکرێت و لەم نێوانەدا سەرەرمەندی یەکەمیش جوتیارانن کە بەرهەمەکانیان وەک پێویست پارە ناکات.